بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز ژمارە و کەسانی کە توش بوون و چاکبوونەتەوە بە ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان ڕووی لە بەرزبوونەوەی لە هەرێمی کوردستانیش ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسەکە بەردەوامن و تاکو ئێستاشی حاڵەتێک لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ گفتوگۆ لەبارەی چۆن لە ڕووی دەرونی هەروە لە ڕووی تەندروستیەوە مامەڵە لەگەڵ ڤایرۆسەکە بکەین دەکەین بە میوانداریێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر ڕێبوار حەمەغەری پسپۆڕی دەرونی هەروە لە هەولێرەوە دکتۆر عەبدولستار کامل پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و سینگ. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ئەو کەسانی لە جیهان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و چاک بوونەتەوە ڕێژەکەیان بەرز دەبێتەوە. لە هەرێمی کوردستانیش ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسەکە بەردەوامن. بە پێی ئامارەکان لە 40 وڵاتی جیهان 82,589 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لەو ژمارەیەش 33,345 کەس چاک بوونەتەوە و 2,814 کەسیش مردوون. پسپۆڕانی بواری تەندروستی باس لەوە دەکەن ڤایرۆسی کۆرۆنا کوشندە نییە، بەڵام پێویستی بە هۆشیاری خۆپارێزی لەلایەن هاوڵاتیانەوە هەیە. هەرچەندە تاوەکو ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم تۆمار نەکراوە، بەڵام ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسەکە بەردەوامن. لە شاری هەولێر سەنتەرێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کرایەوە. سەنتەرەکە تایبەتە بەو کەسانەی کە گومانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنایان لێ دەکرێت. لە شاری سلێمانی شوێ ڕای ئەوەی نەخۆشخانەیەک تایبەت کراوە بەو کەسانی گومانی توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا لێ دەکرێت وا بڕیارە لە ماوەی 15 ڕۆژدا نەخۆشخانەیەکی سیقەرەوێڵەیی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا لەلایەن چەند خێرخوازێکەوە دروست بکرێت. هەر لە چوارچێوەی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بە پێی بڕیاری بۆردی زانستی بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی وتاری هەینی لە مزگەوتەکان نابێت لە دەخولەک تێپەڕێت. لە هەمان کاتیشدا لە بازگەکانی هەرێمی کوردستان لەگەڵ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕێکاری خۆپارێزی لە ڤایرۆسەکە گیراونەتە بەر. لەو چوارچێوەیەشدا بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر لە بازگەی شێراوەی باشووری هەولێر پشکنین بۆ ئەو هاوڵاتیانە دەکات کە لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق دێنە هەرێمی کوردستان. ڕێکارە بەردەوامەکانی حکوومەتی هەرێم بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا لە کاتێکدا هەینی ڕابردوو وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بەڕاگرتنی گەشتی ئاسمانی لە نێوان هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران تا ماوەیەکی نادیار. دوێنێش وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم لە ڕاگەاندراوێکدا بڕیاریدا کە پێدانی ڤیزا و هاتنە ژوورەوە بۆ هەڵگرانی پاسپۆرتی وڵاتانی تایلەند، کۆریای باشوور، ژاپۆن، ئیتاڵیا و سنگاپورە قەدەغە بکرێت. داواشی لە هاوڵاتیان کرد کە لە حاڵەتی زۆر پێویستدا نەبێت سەردانی نەجەف و کەرکووکیش نەکەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر ڕێبوار بەخێر بێنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. چەندە گرینگە لە ڕووی دەرونیەوە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم ڤایرۆسە نوێ ڤایرۆسی کۆرۆنا بکەین. بەڵێ دەست خۆش کاک حەکیم زۆر سپاس بۆ میوانداریەکەی بەڕێستان. هەروەکو هەر پرسێکی گرنگ و بابەتی و ڕۆژ بابەتێکی زۆر باشتان هەڵبژارتەوە دەستان خۆش بێت. لە ڕاستیە ئەم پەتایەکە لە جیهاندا گرنگێکی زۆری پێدرێ و لە هەرێمی کوردستانیش ڕێگەکانی خۆپارێزی وا دەستی پێکردووە و هەنگاوی باش نراوە و چاوەڕێکرێ هەنگاوی تریش بەدوایە بێت. لە ڕاستیە ترس و دڵڕاوکێکی زۆری لە نێو هەموو دانیشتوانی سەرزەوی بڵاو کردوێتەوە و بێگومان هەمیشە کاتێک کە مەترسی ڕوبەڕووی مرۆڤە بێتەوە ئەنێ سروشتی سایکۆلۆژیای مرۆڤ وایە ڕوبەڕووی حاڵەتەکانی دڵڕاوکێ و ترسە بێتەوە. واتە کاتێک کە تۆ
شتێک لە دەسەدەی تووشی خەمباری و دڵتەنگیەبی کاتێ ڕوبەڕووی مەترسی ئەبی تەوانێت تووشی دڵە ڕاوکێ و تۆقی نەبی. ئەم حاڵەتە ئەوەندە لە میدیا جیهانیەکانە گرنگی پێدراوە، ئەوەندە بە شێوازە مەترسیدارەکە باس کراوە و لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە هێندە بابەتی ترسناک لەسەر ئەم ڤایرۆسە و کەسانی توش بوو بڵاو کراوەتەوانێ بە شێوازە گشتێکی توانین بڵین دڵە ڕاوکەیەکی گشتی لە نێو دانیشتوانی جیهانە دروست کردووە. هەڵبەتە تاکی کوردیش بەهۆی بەریەککەوتنی لەگەڵ هەموو ئەو ڕووداوانەی کە لە ژیانی ڕۆژانەی خۆی ڕۆژانە تووشی ئەبێ، هەموو ئەو قەیرانانەی کە قەیرانی ڕۆژانەیە و بەرەو ڕووی بۆتەوانێ وای لێ هاتووە کە ترس و دڵە ڕاوکەی توش ببێ بەرامبەر بەم ڤایرۆسە و بەرامبەر لێکەوتەکانی و بەرامبەر توشبوونی و دکتۆرگا و بڵین ترسە زۆری کێسە پەیدا بووە، ینی لە جێی خۆیدا لە ڤایرۆسەکە لە کاتێکا مەسەر پسپۆڕانی بواری تەندروستی دەڵێن کوشندە نییە ڤایرۆسە بەراورد بە هەندێک مەسەرەن نەخۆشی تریش کێستا لە کۆمەڵگەیەمە هەیە ئەوەندە مەترسی نییە. خۆی لە ڕاستیە ڤایرۆسەکە کوشندەیە بە مانای ئەوەی کە مرۆڤ دەکوژێ ئەگەر توش بوو، بەڵام چ کاتێک دەیکوژێ. یعنی خۆک جەنابەت ئاماژەت پێکرد زۆر شتی تری کوشندە تریش هەیە و زۆر با بڵێن نەخۆشی تریش هەیە هەر مرۆڤ دەکوژێ، بەڵام کاتێک کە ڤایرۆسەکە ڕوبەڕووی مرۆڤ دەبێتەوانێت سیستمی بەرگری هەیە، ئەم سیستەمە ئیشەکە کاتێک ئەو کەسانی کە ئەم سیستەمە بەرگریان لاوازە زووتر با بڵێن ژیان لە دەسەدەن بەهۆی ئەم ڤایرۆسە و بۆیە پێی دەوتێ کوشندە، بەڵام نەخێر ئەو ترسەی کە لە نێو خەڵکا بڵاو دەبێتەوە لە جێ خۆیدا نییە. ئێمە دڵە ڕاوکێمان هەیە، ترسمان هەیە، تۆقینمان هەیە. واتە لە بەرامبەر هەموو ڕوبەڕووبوونەوەیەکە کاتێک کە سیستمی بەرگری هەم لاشەیی مرۆڤ و هەم دەرونی، چونکە ئێمە سیستمێکی بەرگری دەرونیشمان هەیە، زۆر جار ئەم سیستمە بەرگریە دەرونیە کە ڕۆخا مرۆڤ بەرگەی نەخۆشی ناگرێم، بەرگەی ئەم ڤایرۆسە ناگرێ و ئەمرێ، چونکە ئەم سیستەمە بەرگریە دەرونیە هێز و قووەت ئەدا بە سیستمە بەرگریە لاشەیەکەی کە لە نێو خوێن ئیشەکە خڕۆکە سپیەکانە و کۆمەڵێک ئەوانەی کە لە بواری پزیشکی ئیشەکەن باشتر لێمان تێگەن کە سیستمی بەرگری لەشی مرۆڤەکە کۆمەڵێک خەتەوات و کۆمەڵێک هێڵی بەرگری هەیە، دەرونی مرۆڤیش بە هەمان جۆر. بۆیە لە سەرەتادا ڕەنگە مرۆڤ هەست بە دڵە ڕاوکەیەکی کەم بکە لە بەرامبەر هەر مەترسیەکە ڕوبەڕووی ئەبێتەوە. بۆ ماوەیەکی دیاریکراو و مرۆڤ خۆی مامەڵی لەگەڵاکە وەکو کەسێک کە ڕوبەڕووی مەترسی ڕووداوی هاتوچۆوە بێتەوانێت دڵە خوڕپەیەکی پێکەوێ تۆزێ ئەشڵەژێ و یەتەوە تایمی خۆی و ڕێی خۆی ئەگرێتە بەر. ئەم ترسە زیاتر بێ مەترسیەکە لەسەر با بڵین ژیانی مرۆڤەکە دروست بێت، سیستمی بەرگری دەرونیش زیاتر ئەشڵەژێ ئەبێتە دڵە ڕاوکەیەکی زۆرتر، ئەبێتە ترسێکی زیاتر. لێرە زۆر جار پێویستمان بە بەکارهێنانی پزیشکی هەیە، پێویستمان بە دەرمان هەیە بۆ چارەسەرکردنەکەی. ئەم مەترسیە زیاتر بێت لەسەر دەرونی مرۆڤ، سیستمە بەرگریەکە زیاتر ئەشڵەژێ ئەگاتە حەدی تۆقین کە بە زمانی ئینگلیزی پێوتێ پانیک، واتە نەوبەی تۆقین، نەوبەی هەلع بە زمانی عەرەبی. ئەم مرۆڤە ئەگاتە ئاستێک کە ئەتۆقێ لە مەترسیەکە. لەم با بڵێن هێڵە بەرگریانەی کە لە سیستمی دەرونی مرۆڤ هەیە لە هەر کامێکیانە خەلەلمان هەبێ مرۆڤەکە زیاتر پێوەی دەرەکەوێت، نیشانەکانی دڵە ڕاوکە و تۆقینی زیاتر تیا دەرەکەوێت کە جێداخە هەنێ جار مەترسیەکە بەو شێوازە نیە، بەڵام مرۆڤەکە گەیشتۆتە ئاستی تۆقین. ئەمێ لێرە کە بڵێن نەخێر پێویست ناکات تۆ بگەیتە ئاستی تۆقین لە بەرامبەر ئەو حاڵەتە مەترسیە یان ئەو حاڵەت و بارودۆخی کە لەسەر ئەم ڤایرۆسە ئێستا باسەکرێ. بۆچی مرۆڤ حەقینە بگاتە ئاستی تۆقین؟ لەبەرەوەی هێشتا سوپاس بۆخوا لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێکی پۆزتیڤ تۆمار نەکراوە. ئێمە لە دەستگا پەیوەندیدارەکانی دەوڵەت لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی تەندروستی لە هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان لە گرتنەبەری ڕێوشوێنە پێویستیەکانان، یعنی بابەتەکان فەرامۆژ نەکردووە، هاوڵاتیان دیسان لەسەر ئاستی تاک و هۆشیاری خۆیان بابەتەکان فەرامۆژ نەکردووە، بەڵام زیادەڕەویکردن تایە ئەبێتە هۆی دروستکردنی تۆقینەکەی کە ئاماژەمان پێکردو کە پێویست ناکە، چونکە لەوێ یانی وای لێدێ کەسەکە پێویستی بە چارەسەری پزیشکی ئەبێ. و هەنێ جار ڕەنگە بڵاوکردنەوەی هەواڵێک لە سۆشیال میدیا لە میدیاکانەوانە کە هەنێ جار جێداخە کە نابەرپرسیارانە مامەڵە لەگەڵ بارودۆخی وایەکەن بۆی هەیە ترس و تۆقینەکە لە نێو هاوڵاتیانە دروستکە. بۆ جەنابیشتان شارەزای باشترتان هەیە کە ئەو تەنگەژە و قەیرانانش بە دوای خۆیان ئەهێنێکە لەو شەوانەی ڕابردووە بینیمان کە بنزین گران بوون و سەرەی زیادکردن بۆ بنزین کە لە کاتێکە هیچ گرفتێکی بنزین لە ئارەیانە بوو.
یعنی ئەوە کەواتە ئەو نابەرپرسیارەتیە لە بوارەکانی ڕاگەاندن کاتێککە هەواڵێک بڵاو دەبێتەوە دەبێتە دواتر قسە لەسەرەوە دەکەین کە مەسەرەن ترسان و دڵڕاوکی چەندە سیستەمی بەرگری لاواز دەکات تووشی نەخۆشی تریشمان دەکات دەکرێن و لای بەڕێز دواتر دکتۆر عەبدولستار زۆر سوپاس مامەدەبوونی بەڕێزت گەر سەرەتا بە شێوەیەکی گشتی باز لە گرنگترین ئەو ڕێکارانەی کە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسەکە گرنگترین ئەو ڕێکارانە چین کە پێویستە بیگرێتە بیان گرینە بەر وەکو هاوڵاتیانی ڕێکاری نوێ هاتوتە ئارەوەی خود بۆن سەناو ڕێکارانن کە پێشتر باسی لێوە دەکرا. بەناوی خی گەورە و میهرەبان پێشەکی زۆر سپاسی قەناتەکەتانەکەم بۆ ئەم بەرنمەیە. گرنگترین ئەو ڕێکارانەی کە زەروریە بگرێتە بەر ئەمانەی لای خوارەوەن کە بە شێوەیەکی گشتی ڕێکارێکی ئاساین ینی ئەگەر هەموو کەسێک بیکات خاڵی یەکەم گرنگیدانێکی زیاد بە پاک و خاوێنی بە تایبەتی پاک و خاوێنی دەست لە پاش بەکارهێنانی ئاودەست یان لە پاش دەستلێدان لە شتێکی مەفەلەن سەر مەکتەبێک یان سەر شتێک گومان لێکراو بێت ئەکرێت ئاو سابوون بەکاربهێنرێت بۆ دەست شوشتنەکە یان هەر مادەیەکی معقیم بەکاربێنێت کە ڕێژەیەکی دیاریکراوی کوحولی تێدای ئیسپرتۆ یان هەر مادەیەکی کەش هەبێت ئەکرێت بەکاربێنێت چکەم ڤایرۆسەکە بە هەموو ئەو شێوازانە لە ناو ئەچێت کە ینی بە ئاو سابوون و بە مادەی کوحولیش هەر لە ناو ئەچێت ڤایرۆسەکە بە شێوەیەکی گشتی ڤایرۆسێکی ناسکە زۆر بەرگری نییە کە لە دەرەوەی لەشی مرۆڤە هەروەها لە پاشی تەوقەکردن لەگەڵ کەسانێک کە گومان لێکراوە یان کەسانێک کە نەخۆشن دەبێت دەست بشورێت بە ئاو سابوون هەروەها دەبێت گرنگیدان بدرێت بە دەست شوشتن پێش نان خواردن و لە پاش دەست لێدان بە دەمولوتەوە کەمترین ڕێژەش دەست لێدان لە دەمولوت بدرێت و لە کاتی کۆخە و پژمەیشە بەکارهێنانی کلینیک زۆر گرینگە بۆ ئۆینێڵی ئەو ڤایرۆسە بچێتە دەرەوە و مەودایەکی زۆر بچێتە پێشەوە و هەروەها بە فرێدانی ئەو کلینیکسە بۆ ناو تەنەگەی زبلی کە دانراوە لە بۆ ئەو مەبەستەیە هەروەها بەکارهێنانی شلەمەنی بە تایبەتی شلەمەنی گەرم بەکارهێنانی ڕێژەیەکی دیاریکراو لە ڤیتامین سی ئەکرێت بەکاربێنرێت بەرگری لەش بەقوت ئەکات و ئەکاتە ئەبێتە هۆی ئەوەی کە خۆپارێزراو بین لەم نەخۆشیە هەروەها هەتا بتوانین دوور بکەوینەوە لە شوێنی قەڵەباڵغی دروست نەکرێت و بەکارهێنانی ماسک واتە کەمامە بەڕاستی پێش ناکە هەموو کەسێک کەمامە بەکاربێنرێت بە گوێرەی ئەو تعلیماتانەی کە لە زۆری سنتەرە جیهانیەکانەوە دەرچووە بە تایبەتی سنتەری CDC ئەمریکی لە بۆ سێ گروپ ئەکرێت کەمامە بەکاربهێنرێت ئەو گروپانەی کە دووچاری نەخۆشیەکە بوونە بەکاری دێنن بۆەوەی ڕێگە بگرێت لە پەرتوبڵاوبوونی ڤایرۆسەکە بۆ خەڵکیکە و هەروەها ئەو کەسانی کە لە کەتی تەندروستی کار دەکەن وەکو پزیشکن کارمەندن بە تایبەتی ئەو کەسانی کە لەو بەشانە دەوام دەکەن و کار دەکەن کە پەیوەندین بە چارەسەری ئەو جۆرە نەخۆشیان و کۆنتاکتیانە وەخت تەلاموسیانێ لەگەڵ ئەو جۆرە نەخۆشانە ئەمانە زۆر زەروریە ماس بەکاربێنن و خەڵکی کا پێویست ناکە هەموو کەسێ ماس بەکاربێنێت ینی ئەو دیاردەیە یعنی زیادە ڕەوی تیا ئەکرێ بەڕاستی هەروەها زۆر گرینگە گرنگیدان بدرێت بە لایەنی دەرونی چکەم لایەنی دەرونی زۆر گرینگە بۆ زیادکردنی ڕێژەی با بڵێن مەناعەتی جسم پێویست ناکە خەڵکی خۆی تووشی دڵەڕاوکێ و ئەو حاڵەتانە بکە لەبەر ئەوەی سپاس بخوا حتا ئیساکە ئەم ڤایرۆسە لە وڵاتی ئێمە ڕیکۆرد نەکراوە تەجیل نەکراوە هەروەها زۆربەی زۆری حاڵەتەکان بەرەو باشبوون ئەچن ئللا ڕێژەیەکی دیاریکراو نەبێت کە دەبێتە هۆی هەوکردنی سیەکان و ئەبێتە هۆی پەککەوتنی سیپەلکەکان و مردن ئەوش لەو کەسانی کە زیاتر بە ساڵا چوون و یاخود ئەوانەی کە گرفتی تەندروستی کەیان هەیە وەک نەخۆشی دڵ نەخۆشی سنگ نەخۆشی سوکەری یاخود هەر نەخۆشیێکی کیان هەیە و بەرگری لەشیان تەواو نییە لەبەر هەر هۆیەک ئەوانە زیاتر تووشی ماکەکان و گرفتی گەورە دەبن. بەڵێ دکتۆر وەکو ئەوەی کە باسی پاک و خاوێنیت کرد لە پاک و خاوێنی لە دەست شۆردن کە زۆر تاکیدی لەسەر دەکرێتەوە ینی ڕۆژانە چەند جار پێویستە مەسەلەن بۆ خۆپارێزی لە ڤایرۆسەکە دەست بشۆردرێت. بەڵێ
وەکوتم لە پاش بەکارهێنانی توالێت دەبێت دەست بشوڕێت پێش نان خواردن هەروە ئەگە دەست بەر شتێک کەوت کە گومان لێکرااو بێت تەوقەت کرد لەگەڵ هەر کەسێکا کە گومان لێکرااو بێت یاخود دەست بە دەمولوت کەوت یان پێش ئەوەی دەست لە دەمولود بدەی یعنی دەبێت دەست پاک و خاوێن بێ بۆی نەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکە لە بۆ خۆت یعنی لە بۆ ئەو مرۆڤ لەو حاڵەتانە زیاتر دەبێت دەست بشورێ چەندی چ ڕێژەکەی زیاتر بێت تەمان باشترە ینی گرنگی دان بەو خاڵە زۆر گرنگە شێوازێکی زۆر ئاسانە و ڕێژێکی باشیش پاراستن پێشکەشەکات. بەڵێ سوپاس دەکەم دواتر قسە لەسەرەوە دەکەین کام نەخۆش کە نیشانەی تیا بوو کە نیشانە کامانن کە پێویستە سەردانی پزیشک بکات پزیشکی پسپۆر دەگرێم وڵای بەڕێزت دکتۆر عەبدولستار دکتۆر ڕێبەر بەڕێم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ترس یاخود بڵێن دڵە ڕاوکیان تۆقین چەندە سیستەمی بەرگری لەشی مرۆڤ بەهێز دەکات مەسەلەن ئەگەر ئەوەی کە تووشی نەخۆشی دیکەی بکات. بەڵێ خۆی لە ڕاستیاوە قسە نییە ئێمە وەکو جملەیەک باسی بکەین سیستمی بەرگری وەکو ئاماژەم پێکرد دوو بەشە بەشێکی دەرونی و بەشێکی جەستەیی لاشەیی ئەو سیستمە بەرگری کە ئیمیون سیستم با بڵێن پێی ئەوترێ بەشە گرنگەکەی لایەنی دەرونیە وەکو کاک دکتۆر بەسپاسەوە ئاماژەی پێکرد هەتا مرۆڤ لایەنی دەرونی بەهێز بێ کاڵین بەهێز بێ مەبەستمان لە چیە واتە مرۆڤێکی تەندروست بێ لە ڕووی دەرونیەوە نیشانەکانی دڵڕاوکەی تیان نەبێ کەسێکی ئارام بێ کەسێکی لەسەر خۆ بێ خۆ ئەمە با ئێمە بچینە ینی هەنگاوێک پێشتر لە دروستبوونی مەترسی پەتای کۆرۆنا و ئەو شتانە ئێمە باز لە مرۆڤەکەین مرۆڤ بە سروشتی خۆی پێکاتەیەکی جەستەیی هەیە دەرونی هەیە کە کۆنتترۆڵی حەز و ئارەزوەکانی و بیرکردنەوەی و ڕەفتارەکانی لەناو کۆمەلگاکە ڕێژەیەکی بەرچاو لە خەڵک هەیە لە هەموو کۆمەڵگایەکە لە کوردستان و لە وڵاتانی ئەوروپا و لە ئەمریکا و لە هندستان و لە سین و لە هەموو وڵاتەکانی سەرزەوی کە بەبێ با بڵێن بوونی ئەم مەترسیانەش دڵڕاوکیان هەیە نەخۆشی دڵڕاوکیان هەیە یعنی بیرمان نەچێت بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشیە دەرونیەکان یەک لە سەر چواری هەموو نەخۆشیەکانی جیهان پێکێنن واتە ئەگەر ئێمە 100 نەخۆش بێنین نزیک 20 تا 25 گیان نەخۆشی دەرونیان هەیە لەم 20 بۆ 25 کەسە ڕێژە زۆرەکەی تەنگەژەی دڵڕاوکەی گشتیە کە مەسلەی ترس و تۆقی نەگرێتەوە کە مەسلەی هەموو جۆرەکانی فۆبیا گرێتەوانێ کە مەسلەی دڵڕاوکەینی و کۆمەڵە گرێتەوانێت کە مەترسی وەسواسی و نەخۆشیەکانی دەوروبەر گرێتەوانێت کە نەوبەکانی پانیک و تۆقی نەگرێتەوانێ ئەمانە ڕێژە زۆرەکەی خەڵک گرفتارن پێوەی بەبێ هەبوونی هیچ مەترسیەک بەبێ هەبوونی هیچ پەتایەکی واکە بڵاو بێتەوانێ سیستمی بەرگری لەش عادەتەن تەعامولەکە وەکو ئاماژەمان پێکرد لەگەڵ ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی هەموو تاکێکە بێتەوە ینی تۆ گەر ئێستا بەڕێگەیە کابڕۆی مەترسیەک لەسەر ژیانت بێ ینی تەقەیەکت گوێ لێ بێ تەقینەوەیەک هەبێ کە تاکی کوردی گوێی بەمە ڕاهاتوە کە بەردەوام تەقینەوە هەیە و لە شەڕ تاکی کوردی پێشمەرگە بووە و تەقینەوەی دیەوە ئەمانە چۆن کاریگەری لەسەر لەشی مرۆڤەکە لەسەر گوێیەکە لەسەر پێکهاتەی مێشکی لەسەر دەرونی ئەم کەسە کاریگەری بەجێهێڵێ کە سیستمە بەرگریەکەی وا لێ ئەکاکە یانەوە تا ڕوبەڕووی مەترسیەکە ئەبێتوانێت ڕاستەوخۆ شەڕەکە یانەوە تا ڕاکە ئەمە سیستمی با بڵێن بابەتێکی زانستی دەرونیە ڕاکردنەکە وەکو ئەوە لەگەڵ خۆیان مساوامەیەگەکە بەڕێگایە کاڕوا و چەند کەسێک هێرشی بۆێنن ژیانی لە مەترسیایە یا ڕاستەوخۆ شەڕەکە ئیتر لە شەڕەکە یا ئایباتەوە یا تیاچێ یان بڕیارەیە ئەم کەسە یعنی پرۆسەیەکی عەقڵی ئیشەکە هەڵێ تۆ دەرەقەتی ئەم کەسانە نای ڕابکە ئەم مەترسیە لە تۆ زیاترە بەرگەی ناگری مساوامەیان لەگەڵا بکە بەڵکو پێک بێن ڕاکردنیشی تێنەکەوێت سیستمە بەرگریە دەرونیەکە ئیشەکە هەمان کات سیستمە بەرگریە جەستەییەکە ئەم کەسە شین و مۆرە بێتەوانێ خوێنێکی زۆریە بۆ مێشکی چاوی بەربڵاوە بێ جانی ئەکەوێتە لەرزین واتە ئەم سیستمە بەرگریە بە نیزامێکی ئاڵۆز لە مێشکەوە بڕیار وەرەگرێت لە کاتێککە ئەم مەترسیە زۆرە بێ بە ترسێکی گشتی کە خەڵک لە ڤایرۆسێکی واوە بە وەکو ئاماژەم پێکرد زۆر جار بەداخەوە هەنێک میدیای نابەرپرس کە لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵەتەکانە زۆرم پێم خۆشە جەنابەت بابەتێکی گشتی لەسەرەوە بوروژێنی کە زۆر جار هەواڵی نادروست بڵاوە بێتوانێت ئەمە و تۆقینە زیاکە ئەمە و سیستمە بەرگریە لاوازەکە ئەو کەسە بڕیاری بۆ نادرێت لەبەرەوە لە خۆ لە هەواڵێکی ناخۆشە بیستوێتی کە ئەم ڤایرۆسە خەڵکە کوژێ و ئیتر کەس بەرگەی نادێ و ڕاکە ئەڵێ کەمامە با بکڕین با دەمامەک بکڕین لە کاتێک وەکو کاک دکتۆر ئاماژەی پێکرد هەر پێویست ناکاتەوە کەمامە ببەستی هەر ناشر پارێزێ لە هەنێ حاڵەتە دەستشتنەکە مهمترە گوێی نایاتێ یعنی وای لێیەکە بڕیاری هەڵە بە کاتە
کاتێک کە سیستەمە بەرگریە دەرونیەکەش تێگەشکێ ئیتر بەرەو نەخۆشی بەرەوچیمان بۆ نمونەگەر ئێمە ترسێکی زۆرمان لەم ڤایرۆسە بێت لە کاتێکە کە پێویست نەکە ڕاستە پێویستەوە شیارین بەڵام و تسەمە نی تووشی چی نەخۆشێکی ترمان دەکات بۆ بێجگە لە هەموو نەخۆشی دەرونیەکان کە دڵڕاوکیەکان ئاماژەمان پێکرد دەیان لێکۆڵینەوەی زانستی هەیە لەسەرەوەی کە ئەو کەسانی تووشی نەخۆشی دڵە بن بەهۆی ئەوەی کە ترس و دڵڕاوکیان زۆرە و سیستمی بەرگری دەرونیان لاوازە تووشی فشاری خوێنە بن تووشی هەوکردنی با بڵێن گەدە و کۆڵۆنە بن و تەنانەت برین دروستە بێت یعنی ئەمە حاڵەتێکمانەیە کە پێوتێ قڕحەی مەعیداوی کە لە ناو خەڵکە بەربڵاوە چێن ئەوانە تووشە بنەوە کەسانی کە زۆر لە سترێسان کە لە ژێر فشاران کە لە ژێر دڵڕاوکیان سیستمە بەرگریە دەرونیەکان لاوازە زۆر لەم نەخۆشیانەتیانە سەر هەڵەیە لە لێکۆڵینەوەی تازەیە کە پێوتێ ئیمینۆ سایکۆلۆجی ئەو کەسانی کە فشاری دەرونیان زۆرە سیستمی بەرگری جەستەیەکان لاوازە بێ بۆ بەرکەوتن بەرامبەر بە ڤایرۆس و بە بەکتریا زووتر نەخۆشەکەون واتە ئەو کەسانی چێن کە ساڵانە چەند جارێک تووشی ئەنفلۆنزا بن هەر بەدەر لەم پەتا ترسناکەی کە خەڵک وا باسیەکە ئەو کەسانی کە لە ڕووی دەرونیەوە شڵەژاون نائارامن یعنی سیستمە بەرگریە دەرونیەکان لاوازە بۆیە چەند ساڵ لاڵێ لە ساڵێکا من چەند جارێک تووشی ئەنفلۆنزا بم هەڵامەتەگرم نەخۆشیە بەکتریاکانیش تووشی قەسەبات و هەوکردن ئەوانەی کە سیستمی بەرگری دەرونیان لاوازە لێکۆڵینەوەی نوێ هەیە لەسەر ئەو کەسانی کە تووشی شێرپەنجا بن چێن ئەو کەسانە لێکۆڵینەوەیان لەسەر ژیانیان کردووە کە زۆرینیان ئەوانن کە تووشی خەمۆکی و دڵڕاوکی گشتی بوون چەند جارێک لە ژیانیانە کەواتە بەشێوە گشتەکەی چەند سیستمی بەرگری دەرونیت بەهێز بێ ئەوەندە سیستمی بەرگری جەستەیت بەهێزە ئەوەندە دووری لە پەتاو لە جۆرە نەخۆشیەکانی تریش باشە بەس دوای دێنە سەرەوەی کە چۆن سیستمی بەرگریمان بەهێز بکەین بەس ئێستا خەڵک سەدانی بڵێن کلینکە دەرونیەکان دەکە ئێستا بۆ ئەم حاڵەتەوە خودت پێویستە خەڵک سەردانی پزیشکی بۆ نمونە دەرونی بکە ئەگەر ترسێکی هەبێ بۆ زاڵبوون بەسەر ترسەکەی باڵێ بێگومان یان ڕاوێژ بە توێژەری کۆمەڵاتیکا بڵێن باڵێ بێگومان ئێمە ئەوەی کە پێویستە لای هاوڵاتیان دیار بێ کە ترس و مەترسی گەورە هەبێیان نەبێ چۆن تۆ گرنگی بەلایانی جەستەی دەی پێویستە گرنگی بەلایانی دەرونیت بی یعنی چی دی ئەو بیر و باوەڕە کۆن و دواکەوتوانی کە عیبە و شەرمە و یەکێک لە ڕووی نایە سەردانی پزیشکی دەرونی بکە وڵات تووشی دڵڕاوکێ بۆ ئەو باوی نەماوە بەڕاستی لە وڵاتانە دەمێک کە بەجیان هێشتە و سپاس بۆخوا لە چەند ساڵی ڕابردووە و ئەرێمی کوردستانیش و لە شاری سلێمانی و بە دەیان پزیشکی پسپۆرمان هەیە کە کلینیکی تایبەتیان هەیە ڕاوێژکاری دەرونیمان هەیە لە نەخۆشخانەی گشتی لە سلێمانی لە هەولێر لە دووهۆک لە هەموو شارەکانی کوردستان کە ڕێژەیەکی زۆر و بەرچاو لە هاوڵاتیان سەرچاوی ئەم سەردانی ئەم کلینیک و ڕاوێژکاریانە ئەکەن سوپاس بۆ خوا ئێستا توێژەری دەرونی و کۆمەڵاتیمان هەیە لە قوتابخانەکانە لە سەنتەرە دەرونیەکانە لە هەنێ شوێنی با بڵێن وەکو نەخۆشخانەی هیوا و وەکو ئەو شوێنانی کە ئیمێرجنسین توێژەری دەرونی و کۆمەڵاتیمان هەیە کە بەڵێ لەو کاتانی کە هاوڵاتیەک هەستەکە ئەم ترسەی نائاساییە و لە ڕێژەی دیاریکراوی خۆی بەدەرە چونکە بیرمان نەچێ خۆ دڵڕاوکی و ترس لە کاتی هەبوونی تاقیکردنەوەی ئیمتیحانی مەکتەبیشا دروستە بێ ڕێژەیەکی ئاسایی و پێویستیشە هەبێت چونکە تۆ سەعی زیاترەکەی بەڵام کە هەستی کرد ئەم تاکە ئەم ڕێژەیە زۆرەتیایە بێگومان پێویستەکە سەردانی پزیشک و پسپۆرت بکە و ڕاوێژکاری پێویست وەربێت. سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێز دکتۆر عەبدولساب بگەڕێمەوە لای بەڕێز بەر لەوەی کە بچینە سەرەوەی کە نیشانەکانی ئەم نەخۆشیە چینەگە کەسێک چی نیشانێکی تیاوێ سەردانی پزیشکی بکە بەڵام وەکو ئەو خۆراکانە یاخود بڵێن مادە شلەمەنیانە چین کە پێویستە مەسەلەن ئێستا بەکاری بێن وەکو خۆپارێزیەک یاخود وەکو بڵێن میوە و سەوزە و یانیاوانێک کە بەرگری لەش بەرامبەر بە ڤایرۆسەکان بەهێز دەکەن. زۆربەی ئەو خۆراکانی کە بەکار دێنرێت وا باشترە خۆراکێکی با بڵێن فرێش بێت شلەمەنی زۆر گرنگە بە تایبەتی شلەمەنی گەرم ئەو خۆراکانی کە ڕێژێکی باش ڤیتامین سی تێدایە وەکو میوەکان وەکو میوە تورشەکان بەڵمونە پرتەقاڵە و لیمۆی و ئەمانە ڤیتامین سی زۆر تێدایە بە بەرگری لەش بە قوت ئەکات بەهێز ئەکات بەرامبەر هەر جۆرە ڤایرۆسێک کە دووچاری ئەو مرۆڤە بێت و خۆراکی کەش بە شێوەیەکی گشتی ئەتوانێت بەکاربێنێت بەس خۆراکێک وا بێت باش کوڵا بێت بە دڵنیاییەوە لە شوێنێکی پاک و خاوێن ئامادە کرابێت ئەوە بەو شێوازە ئەتوانێت خۆراک بەکاربێنرێت بە شێوەیەکی گشتەوە کوتم شلەمەنی گرنگە ئەو شلەمەنیانەی کە ڤیتامین سی زۆر تێدایە ئەو میوەیانەی کە ڤیتامین سی زۆر تێدایە سەوزەی کە ڤیتامین سی زۆر تێدایە ئەمانە وەکو خۆراک ئەتوانرێت ئیسفادەی لێ بکرێ و بەرگری لەش بەهێز دەکات و ئەبێتە هۆی خۆپاراستن لەم نەخۆشیە. باشە بەس دکتۆر وەکو نیشانەکان ئێستا مەسەڵەن
ئایا نەخۆشی تر هەیە هەمان نیشانەی ئەم ڤایرۆسی هەبێ مەرجە کەسێک کە ئەوەی کە باز دەکرێت تای لێبێ هەڵامەتی لێبێ تووشی لەرز و تابێ یعنی ئەم ڤایرۆسی نیترسیە بێکەم تووشی ئەم ڤایرۆسە بوو بێت؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی نیشانەی ئەم نەخۆشیە وەکو نیشانەیە هەر نەخۆشیێکی ڤایرۆسی کەوایە زۆر فەرقی نیان لەگەڵ نەخۆشیە ڤایرۆسەکانی کە وەکو ئینفلەوەنزا ئەوانە بەڵام لە پاشی 2 بۆ 14 ڕۆژ بە شێوەیەکی گشتی لە پاش ئەوەی کە ڤایرۆسەکە ئەچێتە لەشی مرۆڤەوە نیشانەکان دەردەکەون لە هەندێک حاڵەتە تەسجیل کراوە ڕیکۆرد کراوە کە لەوانەیە ماوەیەکی زیاترش بخایەنێت بەڵام بە شێوەیەکی گشتی حتا ئێستا 14 ڕۆژەکە ئەکیدە تاکیدی لێ کراوەتەوە کە لە خلال 14 ڕۆژە لە 2 بۆ 14 ڕۆژ نیشانەکان دەست پێ دەکات لە پاش ئەوەی کە ڤایرۆسەکە ئەچێتە ناو لەشی ئەو مرۆڤەوە نیشانەکانش بریتینە لە بەرزبوونەوەی حرارەتی لەش واتە گەرمی لەش تووشی تا ئەبێت ڕێژەی حرارەتی لەش و گەرمەکە دەگاتە نێزگەی 38 بەسەرەوە ئەبێتە هۆی کۆخە ئەبێتە هۆی لەش ئێشان ماسوولکە ئێشان سەر ئێشە و کە هەوکردنەکە زیاتر ئەبێت و ئەچێتە خوارەوەی کۆ ئەندامی هەناسە بۆ نمونە کە ئەگاتە سیپەلکەکان ئەو کاتە ئەو نەخۆشە هەستەکە کە تەنگە نەفەس ئەبێت هەناسەی تەواو نابێت و ئێواش ئەو تەنگە نەفەسیە لی زیاد ئەکا ئەگەر بەرگری لەشی ئەو نەخۆشە تەواو نەبێت یاخود هۆکاری کە هەبێت کە بێتە هۆی کەمبوونی بەرگری لەشی ئەو مرۆڤە ئەو نەخۆشە ئەگاتە ڕادێ کە ئۆکسسیجین لە لەشی ئەو مرۆڤە کەم بێتەوە ئەبێتە هۆی پەککەوتنی کۆ ئەندامی هەناسە لە حاڵەتی ئەوها کە بگاتە ئەو ڕادەیە کە دڵخۆشکەرانە کەم کەس ئەگاتە ئەو ڕادەیە وەکوتم ڕێژەی ئەوەی کە ئەگاتە ئەو ڕادەی کە ببێتە هۆی پەککەوتنی کۆ ئەندامی هەناسە و لە دەستدانی ژیان ڕێژەیەکی کەمە باشە ئەگەر ناخوا نەخواستە بگاتە ئەو ڕادەیە مەترسێکی زۆر دروست دەکات لەسەر ژیانی ئەو نەخۆشەیە بەڵێ بەس ڕەنگە بەشێک لە خەڵک ترسی هەبێ ئێستا مەسەن ئەگەر تووشی هەڵامەتێکی سادەش بێ مەترسی هەبێ ینی پێویست بەو مەترسیە دەکات یاخود بڵین زیاتر ماوە خۆپاراستن و هۆشیاریەکەیە بەڕاستی پێویست ناکات زۆر دڵە ڕاوکێ دروستکە ئەگە خوا نەخواستە هەر کەسێ هەستی کرد هەر جۆرە لەو جۆرە نەخۆشیانی هەبوو یەکەمی شت هەوڵ بدا دوورکەوێتەوە لە خەڵکی کە بۆی نەخۆشەکەی بۆ نەگوازێتەوە نەچێتە جێ گشتەکان ئەو دەبێ ماسک ببەستێ نەکێکێکی کە ئەو دەبێ ماسک بەکاربێنێ بۆی ئەو ڤایرۆسە پەرت و بڵاو نەکاتەوە ئەگەر هاتوو ئەو کەسە یاخود ئەو کەسێک کە تووشی ئەو نیشانانە بووە لە وڵاتێک گەڕابێتەوە بۆ نمونە کە تەسجیل کرابێت حاڵاتی ئاوها بە شێوەیەکی زۆر یاخود سەردانی نەخۆشێکی کردی بێت کە ئەو نەخۆشە بە فعلەن لە ئەکیدەن ئەو نەخۆشیی هەبووە دەبێ بە زووترین کات خۆل بگەێنێتە لای پزیشکی پسپۆر ئەو شوێنانەیە خود ئەو سنتەرانی کە تەرخان کراوە لە بۆ چارەسەری ئەو جۆرە نەخۆشیە بۆ ئەوەی دوو شتی بۆ بکرێت یەکێکیان چارەسەری بۆ ئەکرێت یەکێکشیان دوور ئەکرێتەوە لە کۆمەلگا بۆ ئەوەی نەبێتە هۆی پەرتوبڵاوی ئەو نەخۆشیە بەڵێ دوکتۆر دواتەگەرم بۆ لای بەڕێز سەرسەرەوە دەکەین هیچ چارەسەری دۆزراوەتەوە ئێستاش نازانم شتێکی بەناوی ئێردۆکتە باز دەکرێت ئایا هیچ بنەمایەکی زانستیە دەگەرێمەوە لای بەڕێز بۆم ڤایرۆسە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵات بەڵێ کەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە
ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر ڕێبوار سەبارەت بە ئامارەکانەوەی کێستا باس لەوەکەی لە کۆی 82,000 توش بوو 33,000 بڵین چاک بۆ تۆ 2,000 و بڵین شتێک حاڵاتی مردن هەیە ئەم ئامارانە دڵخۆشکردن بە ئاراسەیەوەی کە ڤایرۆسەکە بەرەو کەمبوونەوە دەچێت چکە لە وڵاتی چینش کە شوێنی سەرهەڵدانی بڵین ڤایرۆسکە بازەوەکی کێستا ئەوانەیە کە توش دەبن کەمتر بە بەراورد بە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە بەڵێ خۆی لە ڕاستیە هەموو شتێک کە سەرەتایە بێت ئیتر بڵاوکردنەوە ئەو حاڵەتە گەورەی کە لە جیهانە دروستیەکە سەرەتایە کە دواتر ئیتر ڕێڕەوی خۆی وەرەگرێ هەم ئەو داتایانە زانستین ژماران یعنی ئەو دەوڵەتە ئەزانەیە و بحوساتی علمی لەسەر ئەو ژمارانە ئەکرێ یعنی ڕێژەی چاکبوونەوە و مردن لەسەر ئەو ڕێژانەی کە بە فەرمی بڵاوەکرێنەوانەیە لێکۆڵینەوەی زانستی ئەکرێ یعنی دەرکەوتووە ئەم ڤایرۆسە بکوشتر نییە وەکو ڤایرۆسی سارس کە پێشتر بڵاوکراوەتەوانێ واتە ئەو دڵە ڕاوکەوتر سوتۆقینەی پێویست نییە و لێکۆڵینەوە و دیراسە بەردەوامە و من لە ئەمڕۆ یعنی بابەتێکم بینی کە دکتۆرەیەکی ژن لە ئەمریکا ڤاکسینەکەی بە باشی دۆزیوەتوانێ بەڵام لەسەر ئاژەڵان با بڵێن لە پێشا تاقیب ئەکرێتوانێت بۆ مرۆڤ پرۆسێکی زۆر ئاڵۆزە هەتا ئەکرێت بۆی کە بەڕاستی ئەمە ڤاکسینە و مەترسیەکان کەم کاتەوە بەڵام هەرە ژمارانە خۆ پیشانی ئەیە کە ڕێژەی لە 140 بۆ 50 چاک ئەبێتەوە هەرچەنە با بڵێن ئەوەی کە نێراوەتە ماڵەوە 30,000 لە 80,000 ژمارەیەکی بەرچاوە واتە ڕێژێکی زۆر ئێشتر لە پرۆسی باشبوونەوەیان کە ئینشاءڵڵاوانە چاکە بنەوانێ و ئەسنەوە ماڵەوە ئەو خاڵی کە زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بکەین کاک حەکیم ئەم پەتایە و ئەم ڤایرۆسە و هەر شتێکی تریش کە دروستە بێ خۆسەمە ئینشاءڵڵا کۆتایی پێێت و هەموو بەشەریەت ڕزگاریە بێت لەم پەتا ناخۆشی کە تاقیکردنەوەیەکی زەحمەتە بۆ بەشەریەت بەڕاستی بەڵام ئەمانە پێوترێت تەحەدی چالەنجانی بەڵام شتی تریەتە پێشێ خۆشتی تر دروستە بێ ینی بەدوایە ئەمە هەمە هەمووی زەنگن کە ئەبێ ئەم دەوڵەتانە کە بەتایبەتی ئەم دەوڵەتانی لای خۆمان و کە بە وڵاتە دواکەوتوەکان ناومان ڕۆیشتووە لە جیهانە بکەونە خۆیان لە جیاتی ئەوەی با بڵێن فەساد و گەندەڵیەکی زۆر لە بوارەکانی تراکەن بێن سیستمی تەندروستی بەهێز بکەن یعنی ئێستا ئەگەر تۆ بە دوای کلێنەکانە بگەڕی بدایان کلێن لەم دەوڵەتە دواکەوتوانەیە دۆزیتەوانێت بە وڵاتی عێراق و هەرێمی کوردستانی خۆشمانەوە کە خۆشبەختانە توانم بڵێم من هەرێمی کوردستان لە چاو هەندێک دەوڵەتە زۆر باشتریشە لە چاوانێت دەوڵەت کە چەند ساڵە دەوڵەتن و وڵاتن و با بڵێن سەرکردەیان هەیە و جێیشان هەیە و هێندە گەندەڵیان تیابڵاو هەندە سیستمە تەندروستەکان لاوازە لە بەرامبەر ئەم پەتانەیە خۆ ناگرن ڕێژەی مردنەکانیان زۆرتر لە ڕێژەی چاکبوونەوەکانیان ئەمە ئاماژەیە بە لاوازی سیستمی تەندروستی هەرچەنە مەترسیەکەش زۆر بێت چونکە تۆ بێ ئامادەیی خۆت کردبێ خەستەخانەی باشت هەبێ پزیشکی باشت هەبێ کارمەندی باشت هەبێ کە سیستمێکی باش بیان گەڕێنێ بەیەکەوە و با بڵین ئەوە پێوتێت کۆی سیستمی تەندروستی شوێنە هێزی مرۆییە کە لە کارمەند و لە کارگوزار و لە پزیشک و لە دەرمان و لە هەبوونی پێداویستی و ئامێرەکانە خۆی بینێتوانێت ئەمە کۆی سیستمەکە بێ نیزامێکی جوان بیبا بەڕێوەکە جاری وا هەیە دکتۆری زۆر باشت هەیە کارمەندی زۆر باشت هەیە دەرمانی زۆر پێشکەوتوت هەیە بەڵام سیستمێکی خراپ دەرمانەکە ئەکسپایرە بێ بەکار ناهێنرێ بۆیە ئەمانە زەنگن بۆ ئەوەی دەستگاکانی دەوڵەت باشتر بیر بکەنەوانەکە تۆکمەی سیستمی تەندروستی لێرە یادەرەکەوێت ومێ دەکەم ئینشاءڵڵا سیستمی تەندروستی ئەمە لەو بەرپرسیارەتەیە بێ گومانم نییە کە هەوڵی باش دراوە لە شاری سلێمانیەوە دەی من ئاگادارم تیمی مۆبایل دروستکراوە هێڵی گەرمدانراوە نەخۆشخانەی تایبەت ئێستا بەس وابزانم ئیعلان نەکراوە لە نێو هاوڵاتیانە ئەجینا هەیە و بێد و جیهاز و ئەوەی کە ڤایرۆسەکەش دەستنیشانەکە تاقیگە و هەموو شتەکانی دابین کراوە و وابزانم نەخۆشخانەیەکی تریش ئەیانەوێ
بە خێرایی دروست بکەن لە هەولێر سنتەر کراوەتەوانی یعنی ئەمانە هەنگاوی باشن و ئینشاءالله هەر نابێ هەر پێویستیشمان پێ نابێ ئمە ئومێدی ئەوەمان بەزۆ هاوڵاتی وەکو تاکۆشاری بەرامبەر ئەم ڤایرۆس و ڤایرۆسەکانی تریش خۆی لە ڕاستیە زۆرەوە شارێکمان کاریگە لەسەر لایەن دەرونیشمان نەبێت خۆی لە ڕاستیە ئێمە هۆشیاری تاکمان زۆر لاوازە ئێمە بێ دان بۆ یابنین ئەگەر هەمیشە گلەی لە حکوومەت دەکرێ و دەسەڵات وا خراپە وایە بەڕاستی هاوڵاتیش لە ئاستی پێویستان نیە هۆشیاری هاوڵاتی یعنی ئێستا بەدەیان نمونەت بۆ ڕیزەکەم من کە هاوڵاتی نەک هۆشیار نییە زۆر خراپیشە یعنی شتی زۆر خراپی کردووە لەم ئەزمانەیە دەمامکی گران کردووە کە وەکو کاکتۆر ئاماژەکە هەر پێویست ناکا بیبەستی لە تۆپی ئەوە نیت بیبەستی چووە دەمامکی گرانی کڕی بە 25,000 دینار یعنی بازرگانی دەوڵەمەند کردووە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرەوە ئێردۆکتەرە قسەی زۆر لەسەرە و من لە شوێنی بەرپرسەوە هەواڵم لایە کە کۆمپانیای تایبەت و یعنی خەڵکێک کە هەر بەڕاستی بازرگانی پێوە کردووە بایی ملیۆنان دۆلار تجارەتیان پێوە کردووە ئەزمەی بنزینیان دروست کرد کە هەر پێویست نەبوو هەر لە ئارایان نەبوو خاوەنی بنزینخانەکە ئاهات لە ناو خەڵکە هاواری کردبوو کاکە حەزەکەیت بە تەنکەرە بنزینی لە ماڵەوە ئەدەینێ بەستەوە قەرەباڵغێ بۆ دروستەکەی خۆراک و کڕینی هەندێک شت کە هەر پێویست نییە یعنی بەعزێ شت هەیە ئەمە ناهۆشیاری تاک دروستێکە یعنی تۆ دەستشتن بەڕاستی هۆشیاری پێویستە دەمامک بەستن هۆشیاری ناوێت تۆ پێویست ناکا بیبەستی لە شوێنی کە پێویست ناکە بۆ هەندێک حاڵەتی تایبەتە بەس دەستشتن ضرورە کە دەستی ناشوان نازانێت دەسەبا بۆ دەمولوت و بۆ چاوی بە زۆری ئەم ڤایرۆسە بەو شێوە بڵاو بێتوانێ یعنی ئەم ڤایرۆسە لە ناو لەشی مرۆڤ باشتر ئەژی لە دەرەوە 3-4 ڕۆژی پێچێت کە ئەژی ڕەنگە ئەو کەسە بەرکەوتنی لەگەڵ ئێمە نەبوو بێ کە ڤایرۆسەکەی هەڵگرتووە دەکەم دواتەگرم و لای بەرز بەسەر ئەو هاوڵاتیانش کە بە قاچاق خاتونەوە دەبێت چۆن ئەوە دەگەڕێم بۆ لای بەرز دواتر دکتۆر عەبدولستار بگەڕێم بۆ لای بەرزت سەبارەت بە چارەسەر یعنی تاکو ئێستا هیچ چارەسەرێکی تەنها یان خۆپارێزیە وەکەوەی دکتۆریش باسی کردی یعنی ئەوەی کە نازانم ئێرە دۆکتەی پێ دەڵێن کە دەوروبەری مەسەلەن مرۆڤ پاک بکاتەوە وەکو باجێک هەڵدەواسی هیچ بنەمایەکی زانستی هەیە؟ لە ڕاستیدا ئەوەی کە ئیشارەتی پێکراوە وەکو چارەسەری ئەم نەخۆشیە چارەسەرێکی گشتیە هەتا ئێستا چارەسەرێکی تایبەت 100% دانەنراوە لە بۆ ئەم نەخۆشیە و چارەسەرەکان گشتینە واتە چی گشتی بۆ نمونە نەخۆشەکە پێویستی بە ئۆکسیژین هەبێ ئۆکسیژینی ئەدرێت تای گەرم بێت تایەکەی دەهێنرێتە خوارەوە دووچاری وشکانی لەش بێت سەوائلی دەدرێتێ بۆی ئەو وشکانیە لا بچێت هەوکردنی بۆ نمونە هەوکردنی سیپەلکەکانی توش بێت بەهۆی بەکتریاوە وەکو شێوەیەکی بڵێن لە ئەنجامی ڤایرۆسەکە بەکتریا جاروا هەیە هەوکردن دروستەکە لەو حاڵەتە عیلاجی ئەنتیبایۆتیکی دەدرێتێ یعنی دژە بەکتریا بەڵام دژە بەکتریاکە وەکو خۆی کار ناکاتە سەر ڤایرۆسەکە هەتاکو ئێستاکە چارەسەرەکان بەم شێوازەیە زۆربەی زۆری نەخۆشەکانیش ئیسفادە دەکەن لەم چارەسەرە کۆرسی خۆی تاو دەکا هەوکردنە ڤایرۆسەکە و نەخۆشەکە چاکە بێتەوە وەکوتم ڕێژەیەکی کەم دووچاری گرفت دەبن بحوث هەیە وەکو بڵێ چەند بەحسێک کراوە لەسەر چەند دەرمانێک کە دەری خستووە کە فعالیەتیان هەیە وەکو دەرمانی فاڤیلاڤیر دەرمانی کلۆرۆکوین ئەم دوانە دەرکەوتونە لە هەندێک بەحسا کە فعالیەتیانە لە دژی ئەم ڤایرۆسە بەڵام بە شێوەیەکی گشتی وەکوتم چارەسەرێکی گشتیە یعنی پێوترێت چارەسەری داعم بە زمانی پزیشکی پێدەوترێت سەپۆرتف تریتمنت بۆ شێوەی کە ئاماژەم پێ باشە بەس دکتۆر یعنی هاوڵاتی ئێمە چۆن نەخەڵاتێنرێ وەکو مەسەلەن بەلایەن بەشێک لە بڵێن بازرگانی دەرمان ینی بەناوی کە چارەسەر دۆزراوەتە مەسەلەن هاوڵاتی خۆی ئەم ڤایرۆسەی نییە کە تاکو ئێستا مەسەلەن حاڵەتە تۆمار نەکراوە لە کوردستان پچی ئەم دەرمانە نەبکرێ و بەکاری بهێنێ مەسەلەن بەڕاستی ئەو شتانە ئەکرێت کراوەتە جۆرێک لە بازرگانی بەڕاستی ئەوش جێگای داخە ئەمن ینی ڕێنمایی ئەەکەم بۆ هەموو هاوڵاتیە کە بەو بڵێن زانیاری لە جێگای دروستەوە وەربگرن لە هەموو کەسێ زانیاری وەرنەگرن لە پزیشکی پسپۆر وەری بگرن لە دەستگا تەندروستیەکان وەری بگرن لە بڵێن ئیعلامی وەزارەتی سەحا و با بڵێن دایرەی سەحەی محافەزاتەکان وەری بگرن ئەو معلوماتانە خۆت ئەو زانیاریان دەربارەی خۆپاراستن و چارەسەر لەوە وەربگرێت یان لە شوێنێکی دروستە وەربگیرێت هەر کەسی و هەستا زانیاری غەڵەتیدا دەربارەی ئەو نەخۆشیە و چارەسەر و خۆپاراستن وەرنەگیرێت باشترە
وەکوتم لە جێگای خۆی وەربگیرێ باشە بەس وەکو پلەی گەرمی دکتۆریت پلەی گەرمی کاریگەری هەیە لەسەر لە ناوچوونی ئەم ڤایرۆسە یاخود بڵێن ئەگەر ئێمە بە کۆی گشتی لە کۆتایی مانگی بڵێن سێ یاخود بڵێن ئەگەر تا کەشی ماڵەوە ئەگەر پلەی گەرمی لە چاسی دەبێت کاریگەری هەیە لەسەر لە ناوچوونی ئەم ڤایرۆسە؟ بەڵێ ئاماژە کراوە کە پلەی گەرمی ئەگە زیاد بکات ئەم ڤایرۆسە ئەکوژێت. ئەم ڤایرۆسە زۆر ناسکە بەرامبەر بەرزبوونەوەی پلەی گەرمی بە شێوەیەکی گشتی ئەگەر پلەی گەرمی دەوروبەر لەسەرەوەی 22 دەرەجە بێت ئەو ڤایرۆسە بە تەواوی ناتوانێت ژیانی خۆی بەردەوام بکات لە پلەی گەرمی ئەوها بۆیە کە پلەی گەرمی بەرەو زیاد بکات کە بەرەو بەهار و هاوین بڕۆین بە دڵنیاییەوە ئەو ڤایرۆسە زۆر کەمەکاو لەناو ئەچێت. باشە بەزۆ کوڕەکارەکانی حکوومەت ئەوەی کە تاکو ئێستا گیراونەتە بەر پێویستی بەرەکاری زیاتر هەیە ئەوەی کە بۆ نمونە لە ڕاگررتنی گەشتی ئاسمانی و ڕاگررتنی چە وڵاتانەی کە بڵێن حاڵەتی زۆریان تێدا تۆمارکراوە هاوڵاتیانە کە بێنە هەرێم یاخود پێویستمان ئەوەی کە ئێستا پێویستمان بەکەمکردنەوەی قەرباڵغی هەیە لە ئەنجامدانی بۆنەکان یاخود بڵێن لە کافتریا و لە نێرگەلە و ڕێستۆرانتەکان. بەڵێ زۆربەی ئەو شتانە کە کراوە دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەکەین و دەستگا تەندروستیەکان کە زۆربەی ئەو شتانە کراوە ئەو کەسانێک کە لە وڵاتانەوە گەڕاونەتەوە لە حاڵەتی عەزلا دانراون بۆ ئەوەی تێکەڵاوی خەڵکی کەنە بن بۆی نەبنە هۆی ئەوەی کە خوا نەخواستە ڤایرۆسەکە بگوازنەوە بۆ خەڵکیکە قوتابخانەکانیان بوویتە با بڵێن عوتڵە لە قوتابخانەکان بۆەوەی نەبێتە هۆی پەرتو بڵاوبوونی ئەو نەخۆشیە. هەروەها وەکو ئاگادارم ڕێنمایەکی تون دەرچۆ بەرامبەر بەکارهێنانی نەرگیلە و قەڵەباڵغی دروستکردن لە کافی ئەوانە چەند ڕێنمایەکی باش دەرکراوە لەلایەنی وەزارەتی تەندروستیەوە دەستخۆشییان لێەکەین و هیوادارین کە بەردەوام بێت و زیاتریش بێت ئینشاءڵڵا. وەکوتم ئێمە زۆر پێخۆشحاڵین کە حتا ئێستاکە ئەم نەخۆشیە بوونی نییە لە هەرێمی کوردستان وەکو بڵێ ڕیکۆرد نەکراوە ئەوش ئەگەڕێتەوە بۆی کە کارێکی باش کراوە بۆ ئەوی ئەو نەخۆشیە نەگاتە ئێمە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ڕێبەرگرێمەوە لای بەڕێز سەبارەت بە هۆشیاری مامەڵەکردن مەسەلاگەر حکوومەتیش ڕێکاری وەکو پێویستی نەبێ ڕەمێکم کوڕی هەبێ وەڵاندێک ڕێکاری کردو بەزۆکو هاوڵاتی ینی پێویستە چۆن مامەڵەکەن تایبەتیان باز بکەنێک هاوڵاتی بە قاچاق مەسەلەن دێنەوە لە وڵاتێکی بۆ وەکو ئێران. باڵێ لە ڕاستیا من هەر خاڵێکی تر بۆ ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر هەر ڕێستۆرانت و نەرگیلەوهین نییە بە ئێمە وەکو مسلمان ئەومان بیر نەچێکە نوێژی هەینیمان لەبەرەو کە لەوتاری هەینیان ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان کۆبنەوە کە ڕەنگە کۆبنەوەیکی زۆر گشتیە قاف بڕیاری داوە ئەو قافی سلێمانی کە لە دەخولەک تێپەڕەکە جێی دەستخۆشیە بەڕاستی و پێوتێ فتوای ئازایانە کە مامۆسایانی ئاینی کە فەرمودەی لە بەردەسایە کە ئەگەر بۆ خواردنێکی سیر و پیاز مرۆڤ نەهی لێکرابێ بچێتە مزگەوت بۆ ئەوەی بۆنێکی ناخۆش بڵاو نەکاتەوانێ لە مەترسی پەتایەکی وایە یعنی تۆ پشت و پەنات هەیە بۆ فتوای ئازایانە کە ئەتوانن فتوای جەریئانە بن بەڕاستی جێی دڵخۆشیە و دەستیان خۆش بێ کە ئومێدەوارم لەسەر ئاسیۆشایی تاک پاک و خاوێنی مهمترین شتە کە دەستشتن و شتەکانی بە شێوازێکی گونجاو بێت کە ئیترەوە لە دوورمانە خاتەوانێ ئەوەی جێی نیگەرانیە منە و شەوە کە لە کەناڵێکی تری ئاسمانی بووم بەڕاستی خەبەرەکە دابەزی کە کۆمەڵێک هاوڵاتیە بە شێوازی قاچاق هاتوونەتەوانین نەو شارەکان لە ڕاستیە ئەمە بەرپرسیارەتیەکی یعنی قیامەتیە لەسەر ئەم ئینسانە بۆ خۆی بۆ ماڵ و مناڵەکەی بۆ هەموو هاوڵاتیان چونکە ئەو باش ئەزانێت کە ئەو هاوڵاتیانە لەو وڵات و شاری کە مەترسی هەبوو خەڵک بەرکەوتنیە بۆ هاتوێتەوە عەزل کراون جیا کراونەتەوانێت بە شێوازێکی زانستی کەرەنتینە بۆ ماوەی 14 ڕۆژ ئەم هاوڵاتیانە بە ڕێز و حرمەتەوە کە جێنی گەرانی و ناخۆشیە بەڕاستەمی کە سوکاری خۆمانن بەڵام ڕێزیان لێگیرێ لەو شوێنەی کە ڕەنگە ئازادیان بەرتەسک کرابێتەوە جێنی گەرانیە ناخۆشە وەکو ڕۆژانی تر ناتوانێت سەربەست بێ بەڵام ئەوە ئیجراعاتێکی یاسایی و زانستی پزیشکیە کە مەجبوری بۆ ئەوەی تۆ ئەو مەترسیە کەم کەیتەوانێت لەسەر هاوڵاتی و کە سوکاری خۆت یعنی تۆ ئەچیتەوە بە قاچاقاتی تۆ شوێن ناو ماڵ و مناڵەکەی خۆت خۆ مەترسی لەسەر خێزان و مناڵەکانت هەیە لەسەر دراوسەکانت هەیە خوا نەخواستە سبەینێ دوای 14 ڕۆژ دەرکەوت کە تۆ هەڵگیری ئەم ڤایرۆسە بوویت و ئەو مەترسیانت بۆ ئەو خەڵکە بڵاو چۆن ئەم بەرپرسیارەتە لەسەر شانی خۆت لا ئەبەی بۆیە باشترین شت ئەوەیە کە لە زووترین کاتە سەردانی مەڵبەند و بنکە تەندروستیەکان بکە فۆرمی تایبەتیان داناوە کە پڕیەکەنەوانەیە کە مەترسی لەسەر هەبوو یان نا فەحسی بۆ کرێ
مەترسی نابێ ئینشاءالله و ڕێوشەی کاریگەری دەرونیشی لەسەر خێزان و خزم و کەسوکاریشی دروست بکە بێگومان زۆر بە شێوەیەکی ناسایی بیتەوە. بەڵام من چیرۆکم بیستوە کە بەڕاستی لەوانەیە کە بە قاچاق هاتوونە توانێت بارودۆخێکی نالەباری لە نێو خێزان و کەسوکارەکەی دروست کردووە کە جێ نیگەرانیە بەم کەسا بێ هەست بە بەرپرسیارەتی دنیایی و دوا ڕۆژی قیامەتی بکە کە خۆی بچێ بڵێ من پێویستم بە پشکنین هەیە و ئینشاءالله هیچیشی تا دەرناچێت. باشە بە زۆکو بەرگری بەهێزکردنی بەرگری دەرونی ئەو ڕێنمایانە چی پێویستە زۆر پێویستە بەڵێ لە ڕاستیە لە بارودۆخی ئاساییە زۆر شت هەیە مرۆڤێکە لە بارودۆخی نائاساییشە زۆر شت هەیە مرۆڤێکە ینی بە شێوازە گشتێکە لە هەموو کۆمەلگاکانەوە لەم کۆمەلگا ڕۆژهەڵاتیانە بە کۆمەلگەی کوردستانی خۆشمانەوە پێویستمان بە پاڵپشتیکردنی یەکتری هەیە پێویستمان بەوە هەیە کە تاک لەسەر ئاستی خۆی هەست بە دڵخۆشی بکە نیگەرانیەکان بڕەوێنێتوانێ هەست بە وجود و توانەکانی خۆی بکە هەموو مرۆڤێک خوا هێزێکی پێبەخشیوە ئەم هێزانە لەم کاتانەیە پێویستی بە بەکارهێنان هەیە بە پشتگیریکردن هەیە بە دڵنەواییکردنی هاوڕێیان و خزم و کەسانی خۆی هەیە کات بەسەربردن لەگەڵ خێزانەکەیە چەند لەگەڵ خێزان و مناڵەکانیە کاتی زیاتر بەسەربەرێ هەست بە پشتگیری و تۆکمەیی دەرونیە کرێ خواردنی تەندروست بخۆی وەکو میوەکان بە بەهێزکردنی بەرگری لەش وەرزشکردن و دانەنیشتن و تەمەڵی و یعنی بەداخەوە تاکو هاوڵاتیان وازانێت کە پشوو ڕاگەێنرایتر بۆ ئەوەیە کە تۆ بچی لە ماڵەوە دانیشیت و کۆبیتەوانی و یاری و دۆمینۆ ئەم شتانە بکەیت کە گروپی قەرەباڵغ دروستکەی نەخێر پێویستە کە پشتگیری یەکتری و بەدەمەوەبوونی یەکتری لە کاتی میحنەتە و ئەمانە هەمووی پێکەوە لایەنێکی دەرونی بەهێز و تۆکمە دروستەکە کە مرۆڤ لەم نیگەرانیانە ئەڕەوێنێتوانێت لە هەمووی گرنگترین کە ڕەنگە گرنگترین خاڵ بێکەوەکو دەستگا بەرپرسەکان جەنابیشت لەگەڵمان بیکە پێویستە هاوڵاتیان لەسەر چاوە نابەرپرسیەکانی کە بەتایبەتی لە سۆشیۆل میدیا بڵاوەکرێتوانێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە خەبەری ناخۆش و ناڕاست زۆر بڵاوە بێتەوانێ و نیگەرانێکی زۆر دروستەکە سەرچاوی هەواڵ پێویستە دەستگای بەرپرسی تەندروستی و کەناڵە بەڕێزەکان بن کە هەست بە بەرپرسیارەتێک. سپاس دەکەم دکتۆر عەبدولسات دوابسیارشم بۆ بەڕێز بە کورتی سەبارەت بە ئێستا بڵێن خۆپارێزی بۆ هەمووان گرینگە بەس بەتایبەتی کام چین و توێش پێویستە زۆر خۆیان بپارێزن بۆی کە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە نەبنەوە. بە کورتی بێ سپاس دەکەم. داوای لەبوونەکەم جوانگەم چین و توێژێک پێویستە زۆر خۆیان بپارێزن هەمومان پێویستمان پێێتی بەڵام زیاتر ئەنی ئەو چین و توێژانێک کە پارێزگاری بکەن خۆ پاراستن پەیڕۆ بکەن. سوپاس دەکەم بە کورتی بێ. بەڵێ ئەو کەسانی کە نەخۆشی کەیان هەیە زیاتر ئەوانە پێویستیان هەیە کە خۆیان باش بپارێزن بۆ نمونە هەر نەخۆشیەکان هەبێت کە بەرگری لەشیان کەم کاتەوە ئەوانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەوانی کە نەخۆشی هەوکردنی درێژخایانیان هەیە لە سیپەلکەکانیان ئەوانی کە نەخۆشی ڕەبوویان هەیە ئەوانی کە دەرمان بەکاردێنن کە مەناعەتی جسم یاخود بەرگری لەش دێنێتە خوارەوە بۆ نمونە ئەو کەسانی کە گورچیلەیان بۆ گوازراوەتەوە جەرگیان بۆ گوازراوەتەوە یاخود ئەو کەسانی کە دووچاری نەخۆشی شێرپەنجە بوونە و دەرمانێکی وا بەکارێنن کە بەرگری لەش دێنێتە خوارەوە و ئەوانی کە عمریان گەورەترە و بە ساڵات چوون زیاتر ئەمانە مەترسیان لەسەر و پێویستەکە زیاد خۆیان بپارێزن بە شێوەیەکی گشتی هەموو مرۆڤێک دەبێ خۆی بپارێزی بەڵام ئەمانە زیاتر دەبێ خۆیان بپارێزن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر عەبدولستار کامیل پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناو کە لە هەورێرەوە لەگەڵ مابی هەروە دکتۆر ڕێبوار حەمەغەری پسپۆڕی دەرونی لە ستۆدیۆی سەرەکی زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.